بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. گوناهەکان وێرانمانەکە گەر بە خۆمان بزانین یا نەیزانین. بەڵام وەختێک ئەزانی کە گوناه وێرانی کردووی کەواتە تۆزێک باشتری لەوەی کە پێی نازانێ. هەیە لەگەڵ گوناه هاوا ڕاهاتووە، هیچ بێتاقەتی ناکە، هیچ ناڕەحەتی ناکە، بە هیچ جۆرێ سەغڵەت نییە بەوەی کە گوناهێکەکە بچووک یا گەورە پەنا بەخوا. ئەم جۆرە کەسانە دڵیان ڕەش بووە، شوێنی نووری خوا لەم دڵانیان نەماوە. ئەگینا ئەوانەی کە زۆر هەستیارن بەرامبەر بە گوناه، ئەو کەسانن کە خواناسن، ئەهلی زیکر و تاعەتی زۆرن، ئەهلی تەقوان، ئەهلی وەرعن و لە خوا ترسن. فەرموون ئەڵقەی ئەم جارەمان. بەڕێزان، پێمان خۆش بوو لە ئەم باسە گرنگەی کە بۆ ئەم ئەڵقەیە ئامادەمان کردو بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست، دیدار لە خزمەت مامۆستایەکی خۆشەویستان ئەنجامبەین کە جنابیان پێیان خۆش نەبوو کە دەربکەون، چونکە زیاتر هەندێک باسی خۆی تایەوە، حەزر لە ڕیا هەندێک لە مەسائل پێی خۆش نەبوو دەربکەوێت. لەبەرەوە پێمان خۆش بوو ئاوا مقابلەی مامۆستا بەڕێزە بکەین و توێژێک لەسەر ئەو بابەتە زۆر گرنگە کە ئایا کاریگەری گوناهەکان لەسەر ژیانی ڕۆژانەی ئێمە چییە. مامۆستایان بەخێر بن بۆ بەرنامەکەمان. بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. يا أخوة بخير بالمامۆستا گیان سەر چاوەکانم لە خزمەتانە بم. بەڕاستی ئەو بابەتە بابەتێکی زۆر زۆر گرنگە و ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی ڕۆژانە و بە قیامەتیشۆ هەیە بۆ لەسەر موسڵمان. ئەنجا بەڕاستی گوناهەکان لەسەر ئاستی ئینسانەکان دوو جۆرن، یان بڵێن دوو جۆر کەس گوناح ئەنجامەیە یا تاوان ئەنجامەیە، هەڵە ئەنجامەیە بەپێی مەوەقیعەکانیان، یعنی بەپێی نزیکی لە خواوەیان تاوانەکانیان ئەگۆڕێ، عقوبەکانیشیان هەر ئەگۆڕێ لەگەڵیا. بۆ نمونە پێغەمبەر ئادەم عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە تاوانی کرد، ئەگە ئێمە بڵێن ناوی بنێن تاوان، ئەگینا بۆ پێغەمبەران جائز نییە ئینسان بڵێ تاوانی ئەنجام داوە، چونکە ئەوان مەعسوومن بێتاوانن. بەڵام هەڵەیەکی ئەنجامدا حەزرەتی ئادەم بە بۆنەی ئەو هەڵەوە هەڵەیەکی مەعسیەتێ بوو، بە بۆنەی هەڵەکەەوە سەیرەکەی گەورەترین گۆڕانکاری لە ژیانیا ڕوویدا. ئەمە حەزرەتی نوحە، ئەمە حەزرەتی ئیبراهیمە، ئەمە حەزرەتی ئیدریسە، لە پێغەمبەرەکانی تر ئەمە یونوسە کە هەڵەیەک ئەنجامەیە خوای گەورە گەورەترین عقوبەیە کە خۆی ئەفەرمێ ئەگەر تەسبیحاتی خوای گەورەی نەکردایە، ئەگەر زیکری ئێمەی نەکردایە، ئەوە هەتا ڕۆژی قیامەت لە ناوسکی ئەو حوتە ئەمایۆ. کەواتە هەڵەی کەسێک کە نزیک بێ لە خواوە زۆر زۆر جیاوازە لەگەڵ هەڵەی کەسێکا کە عەبدێکی ئاسایی بێ. لەبەرەوەی هەڵەی ئەوان هەڵەیەکە لەسەر قیەم و لەسەر ئەخلاق و لەسەر بیرکردنەوە و لەسەر ئادای ئیشەکەیان ئەکەوێ، ینی هەڵەیەکی وەکو ئینسانێکی ئاسایی نییە ئەم پێغەمبەرەیە ئەم کەسە لە مەوقعەکەی ئەوەنە مەوقعەکەی گەورەیە، بەسترین هەڵە ئەبێتە گەورەترین گوناحەوەی. جاری وا هەیە ئێمە هەموو جارێ کە قورئانە خوێنینەوە لە بەتایبەت سوورەتی بەقەرە، خوای گەورە ئەفەرمێ الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة. زۆر جار ئەم يؤمنون بالغيبی بۆ ئینسانێکی عادی ئاساییەکە هەر ئیمان بە غەیب بێنێت و بە مەلایکە و بە ئەمە بۆ کەسێک کە تاوامکە ئەمە هەر یعنی زۆر نزیک نەبێ لە خواوە
يعني شتێکی ئاساییە عقوبەیەکی لەوە ئەچێ بەسیتی بدرێ بەڵام کاتێک کە پێغەمبەران ئەم غەیبە بە چاوی خۆیان ئەبینن بڵێن مەلایکە ئەبینن جیبریل دا ئەبەزێتە خوارۆ ئەمانە عقوبەکەیان گەورەترە چونکە خوای گەورە شتێکی تری پێبەخشیون کە ئەویش کەشفکردنی ئەو غەیبەیە بۆ ئەو مرۆڤە بۆ ئەو پێغەمبەرە بۆ ئەو پیاوچاکە لەبەرەوە ئینکاریکردن و مەعسیەتکردن بۆ ئەو دوو کەسە بۆ ئەو دوو کۆمەڵە عقوبەکانیان زۆر زۆر جیاوازە هەر بۆیە ینی پێغەمبەرانیش معسوومن بۆ معنایی کە ینی ئەوەی کە خەڵک بکەوێتە هەڵی گەورە و ناڕەحەتی و ئەستیانی گەوری خوا ئەوان بە هیچ جۆرەتی ناکەون بەس ماوەسا چۆن ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە ئەمە بەدی بکەینە و ئاماژەیە کرد وەشتێ کرد زۆر جوان بوو کە ئەویشەوەیە کە حەزرەتی یونس لە لەبیث فی بەطنه إلى يوم يبعثون ئەگەر تەسبیحاتی خۆی نەکردایە ئەوە تا ڕۆژی قیامەتە مایەوە کەواتە گوناهەکان ئەوەی کە ئەیسڕێتەوە ئەوەی کە نزیکمانە خاتەوە لە خوا کە لە سڕینەوە و پاکبوونەوە نزیکمان کاتەوە زیکرە چی بکەین باشە ئێمە بەتەکید خی گەورە بە حەزرەتی ئادەم ئەفەرمێ جاری وایە زیکرەکە تۆ بەکردنێکە داوای لێبوردنێکە لە خی گەورە ئەم گوناهانە ڕاستیەکەی دوو جۆر تەسیری هەیە تەسیرێکیان لەسەر جەستە لەسەر ژیانی ڕۆژانە تەسیرێکی معنەویشی هەیە بەس ئەوەی کە لە معنەیاتە تۆزێ یعنی شارەزانە بێ نەچوو بێتە پێشۆ تەسیری معنەیاتەکەی لەسەر دەرناکەی چونکە خۆی لەو بابان نییە بەڵام تەسیرە دنیایەکە یان جەستەیەکەی تیا دەرەکەوێت بۆ نمونە گوناحەکان جاری وا هەیە من خۆم شخصی زۆر ڕاماوم لە ئەوەی کە ئەم ئینسانانە جاری وایە ئینسانی ئەبینی لە هەموو تەمەنیا هەر تووشی نەهامەتی ئەبێ تووشی بێ ڕسقی ئەبێ تووشی دەردیسەری ئەبێت بەدەست مناڵی خراپەوە بەدەست ژنی خراپەوە یا ژنەکە بەدەست پیاوی خراپەوە یعنی زۆر سرم سوڕماوە لە کاری خواکە خوایەکیان یعنی ئەبێ ئەم عەبدانەی تۆ ئەبێت چیان کردی بێ کەسێک سەعیدە و کەسێک شەقیە کەسێک ڕسقی هەیە و کەسێک نیەتی کەسێ نەخۆشە و کەسێ ساغە یعنی ئەمە یعنی ئەبێ هۆکارەکەی چی بێ ئەمە بوو بە خولیایەکی عەجیبی من زۆر جار ینی ڕا ئەمام زۆر جار ئەوە سامتیایە ئەبێ هۆکارەکەی چی بێ من هۆکارەکەی بە تاوانی مرۆڤەکان خۆیان ینی خوای گەورە هەندێشتی یعنی بەسەر هێناوم یا هەندێشتم لە ژیانی ڕۆژانەدا بەسەر دەستکەوتووە وەڵامەکەم دەستکەوتووە بۆ نمونە من مناڵ بووم لە شوێنە کۆمەڵی برادری خۆم هەبوو مناڵ پاسەگاتە بوو لە لادەیە لەم لادەیانەی کوردستان وەختی خۆی لە لادێ بووینەمە مناڵەکان هاتن ئیتێ ئەوانەی کە پاسکیلیانە بوو هەر یەکێ شتێکی لێ کردو لە پاسەکە ئەو کاتە بای فسفۆر و لە هەشتاکان فسفۆری سەرقایشی پایسیارە و هەندێشتی جوانکاریان پێوە کرد هەمویان لێ کردی بوو وتیان بە من تۆ بۆچی نایە شتێ لێ بکەیتەوە لە ئەم پاسە منیش وتم ئاخەدە خۆ من پاسکیلی پێ نییە ینی بیکەم بە پاسکیلەکەەوە یا فسفۆرەکان یا ئاوێنەیە یا شتێ وتیان هەر شتێ ئینکە منیش قایشی هێنێک هەبوو پاسەکان هەیە قایشێکی بچووکی هەیە چەند سانتیمەترێک لە ناوەڕاستی پاسەکەەوە هەر لە خۆی وەکو شێت دینەوەکم کرد بەژێر قایشەکە و دەرم هێنا و نەشم زانی ینی چی لێ بکەم بۆچی باشە فڕەمدا سبحان الله خوای گەورە فەرمێ فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره ئەبێ مرۆڤەکان بزانن هەر تاوانێکیان ئەنجامدا ئەوە هەر لە دنیایە تۆڕێیان مستحیلە خوای گەورە چونکە خوای گەورە زوڵم لە هیچ کەسێ قبول ناکە خۆی زاڵم نییە و زەڵمیش قبول ناکە بەڵام بە جۆرێ لە جۆرەکان ئەو تۆڵێت لێ ئەسێنێتەوە من کە خێزانم دروست کرد و دوای 35 ساڵ
سیارەکەم لە بەردەم دەرگاکە بوو مناڵی هاتبوو هەر لە خۆیەوە لایتەکانیشکان و لایتەکانی زۆر گران بوون دەستیش ناکەوتن شورتە هاوگرتی و ئەمانە منیان بان کرد وتیان قوڕەکە شکاتی کردووە لە ئەم مناڵە کە لایەتی سیارەکەی شکانوە منیشوم زابتەکە وتی زابتی ئاسایشەکە وتی چیت هەیە لەسەر ئەم مناڵە من وتم من هیچ نییە لەسەری بەری بێت یەکێ لە زابتەکان کوڕەکەمی ینی بەی کوڕەکەم وکە ئەوەنە پێتاقەت بوو کە لایتەکانیشکان بوو وتی هیچ نەبێ لایتەکانی پێ بکڕەوە وتم منە ئەشتی وا ناکەم وتم قوربانەزانی ئەمە تاوانی خۆمە دوای 35 ساڵ 40 ساڵ هاتوۆتۆ ڕێی خۆم من وەختی خۆی بە مناڵی شتێکم ئەنجام داوە لە سیارەی کەسێک ئەم تاوانە ئێستا عقوبەکەی وەرەگرم من گردنی ئازابێ با بڕوە یەکێ لە جارێکیان لە بەغا بووم برادێ هەبوو لەگەڵما من ئیشمە کرد ڕۆژی بە 10 دیناری ئەو کاتە ئەو پیاوەشکە لەگەڵ ما بوو ڕۆژی بە 35 دیناری ئیشیەکە کە سفرە نان وشتی دروستە کرد نانی مەطعمێک ئەم کابرایە دامە بێ پارە بوو ئەشیوت بە من ئەموو جارە قەرزی لێ کردم من بە 10 دینار ڕۆژی ئیشمە کرد ڕۆژە پرسیارێک لێ کرد وتم کاک فڵان کەس باشە تۆ بە 35 دینار ئیشەکەی من بە 10 دینار ئیشەکەم بۆچی من پارەم بەدەسۆیە تۆ بۆچی هیچی پێ نامێنە خۆ کەسی لێن لەگەڵانی هەر خۆتی ماڵ و مناڵەکەش لە کوردستانە وتی وڵی ڕاستیەکەی من خەریکی کاری فاحشەم ئیتر زۆر شۆک بووم بە وتم کاگە فڵان کەس خۆ تۆ ڕیشی سپیە چۆن شتیوە ئەنجامەیە تۆ خێزانە هەیە خێزانەکەت بە تەمای تۆیە شتی بۆ بەری تۆ پارەیەکی بۆ بنێری وتی بە من دەزانی تۆ زۆر گێلی وتم بۆ وتی ئەی من وەکو تۆ گەنج بووم ئەمانە هەموو ڕۆژێ چەند تاوان ئەنجامەیەم ئێستا فرسەتە وتم کاک فڵان کەس خی گەورە ئیزنی دەیە بەس خی گەورە خۆی ئەفەرمێ ئین ڕەبەکە لە بالمیرساد خی گەورە لە میرسادە بۆ تۆ لە قەرەوڵە هەر کاتێک کە گرتی تی بەری نایە ئەو کاتە بەس ئەبێ باجی ئەم تاوانەی خۆشی بی ئیتی خی گەورە وا قەدەرەکەی کە ویستی فێرم کاکە عقوبەی ئەو کەسانە ئەوانەی کە تاوان ئەکەن چۆن ئێتۆ ڕێیان لە تابەتی و گوناهە گەورانە بڵێ تقریبا نزیکی 10 ساڵی پێچوو ڕۆژە لە هەولێر بووم ئەو ڕۆژە ڕۆژێکی گەرم بوو لە وتیان گەرمترین ڕۆژە هەولێر لە هەموو عێراقا منیش فرسەتم لێ ناوتم ئەمڕۆ بە ڕۆژوو ئەبوو خی پێغەمەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ بە گەرما بە ڕۆژوو بێ ڕۆژێکی گەرما لە دنیا خی گەورە گەرمی قیامەتی لەسەر لا ئەبە برادەرەکان وتیان بەیانی زۆر گەرمەمانە وتم خوایەکێکە نابێ بدوو من بەیانی بە ڕۆژووە هەر لە سەعات هەشتۆ سەیرەکەم پەکمە سرم گێژی ئەخوارد ئەمانە ڕاستەکە چوون بۆ خستخانەی ڕزگاری وتم نەوەک شتێکی تر بێ بە ڕۆژوو هەر خۆ هێشتا نانی نەخوراوە کە چوون سەیرەکەم بەردەمی دکتۆرەکە عادە دوا بوو ئەو ساعت فەراشە لە بەردەمی دانیشت و کورسێکی دانا سەیرەکەم نزیکی 100 کەسی لێ منیش ئیشمە بوو بەو برادەرەم وتە باشە تۆ بڕۆرۆ من کەچوو بە لای دکتۆر من خۆمێ ئێمە تۆ بۆ ئەوەسی لێرە بڕۆ ئیشی خۆت بکە سبحان الله تقریبا پێش دەقە بوو وەسابووم سەیرەکەم بۆ چواردەوری دەرگای عینەکە هەمووی چۆڵی کرد کەسی تیانەما بەردەمی دەرگای دکتۆرەکە منیش پرسیارم کرد لە فەڕاشەکە وتمەوە دکتۆرەکەی لێ نییە ئەوە بۆچی ئەم خەڵکە چۆڵی کرد وتی ئەی ئەو بۆنە نابیسی تۆ وتم بۆنی چی وتی ئەی ئەو بۆنە پیسە خەڵک لەبەر ئەو بۆنە پیسە ڕای کرد کە ئەوەنەی نەبر بۆنێک هات مامۆسا بۆنەکە هەشتیسکی زۆر زۆر عجایب و پیس و کەلام کردو سەیرەکەم کابرایەکە دوو کەس لەژێر باڵین 5-6 کیس پیسی پێوەیە پیسی
هی میزە هی پیساییە هی جەراعەتە عملیاتەکانیەتی هی خوێنە ئیتر بۆنێکی هەیە یعنی تحمل ناکەی ئینسان تەحملی ناکرد لە بۆنیە کە سەرنجمدا سەیرەکەم ئەو پیاوەیە کە لە بەغا لەگەڵ ماڵ منیش سوگ ڕۆشتمە بەردەمی وتم کاک فڵان کەس من ناناسی وتی اینجا من خۆم ئەناسم هەتا تۆ بناسم ئینشەڵڵا وتم ئینشەڵڵا باشە بی خۆی گەورە ڕەحممان پێ بکە و ئەمانە وتم ئەم ناسی یان ناوتی نەوەڵا وتم فڵان کەسم وتی کام فڵان وتی ئەوە کە لەگەڵ تابوو کە لە بەغا بە یەکۆ بوون لە مەطعمەکە یەکسەر کەوتە عەرزەکە کەوتە عەرزەکە ئیتر ئەو خەڵکەوە هادووتیان کاکە بۆ قسەی ناخۆشەکەی ئەوە خوا بارێکی لەسەر ناوە و لەسەر ئێمەشی ئەنێ وتم نەوەڵڵا خۆ من خۆشتی بیرکەوتەوە بەس هەر خۆمم پێ ناسانەوە ئێمە یەکتری ئەناسین چوومە پەناگوێیەوە کوڕەکان ئەم لاولایان گرتبوو وتم کاک فڵان کەس وتم کوا خۆشیەکان کە بە منی دەوت ئەگەر من گەنج بوومایە وەکو تۆ ئاوامە کرد خراپە مەکرد وەڵێ وتم پێم نەوتی ئین ڕەبەکە لە بالمرصاد ئەوە هەچی گوناحت هەیە ئێستا ئەبێ باجەکەی بی بەڕاستی ئەم باجە باجێکی جەستەییە بەڵام لوتفی خۆی گەورەشە لەگەڵ ئەوە ئەو ئینسانە بۆ ئەوەی نەیباتە قیامەت هەر لە دنیا تۆڵەی لێ وەرەگرێ یعنی هیچ تاوانێ نییە ئیلا خۆی گەورە لە دنیا بۆ کەسێک کە خۆشی بوێت تۆڵەی لێ ئەستێنێ بەڵێ نەیخاتە قیامەت زۆر باشە بەڵێ زۆر جا من برادەر و شتم زۆر بۆ ئامۆژگاریان نەکەم بەڕاستی ئەمڕۆ مامۆسا ئێمە کەوتوینێتە ڕۆژێکۆ یعنی زۆر پێویستمان بە ئینسانی باش هەیە زۆر پێویستمان بە ئینسانی ڕەفیقی باش هەیە یعنی پێویستە ئەو کەسەی کە تۆ هەڵیە بژێری ڕەفیقە دائمە خوا و پێغەمبەرت بیرخاتەوە دائمە قیامەتت بیرخاتەوە وا نەکا گوناحەکان یعنی گوناحێک بیکەی بە دوان و بەسییان و بە چوار ئەم گوناحانە بازێکیان بە هیچ شتێ ناسڕێتەوە جاری وایە خۆی گەورە لوتفت لەگەڵاکە بەڵام ژیانێکی ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا يعني براسي ژیانی ئەم خەڵکە کە تێک چووە کە کەس بەگوێی کەس ناکا کەس بەگوێی دایکی ناکا دایک بەگوێی مێردی ناکا ئافرەت یان پیاوەکە ینی لە ماڵەکە بێزار بووە هەمووی ئەنجامی گوناحە زۆر جان مامۆستا خەڵگەڵێ ئێمە یا پرسیارەکەی یا ئەڵێ بە کەسێک بەدادەیە یا کەسێک ئەڵێ سەرێ داپۆشە بۆ ئەوەی ینی خەڵک تووشی گوناح نەکەی ئەڵێ دڵ حسابە ینی ئەو وا ئەزانێ ینی شتێک ئەبێ بەلێو تۆ دیار بێت نازانێت کە ئەمانە ڕۆژانە ئەمانەی کە ئێنە سەر ئەمجادە و بازار و ئەمانە کە ئەم گوناحانە ئەکەن یعنی خۆی هەر بە واقعی دیشایەتی ئەم بەرنامەی پێغەمبەری خۆیە صلی الله علیه وسلم کە ئەڵێ بن ئەڵێ پێغەمبەرم خۆشەوێ جاری وایە مەولودەکە بڵێن بۆ نمونە جاری وایە سەڵاوات ئەیە بەڵام ئەوە نازانێت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکەم شت بەلایەوە گرنگە ئومەتەکەیەتی کە ئەڵێ لە ڕۆژی قیامەتە کە پێغەمبەری خوا کە زینو ئەکرێتەوە یەکەم وشە ئەڵێ ئومەتی خۆشەویستان ئەوانەی کە زۆر هەستیارن بۆ گوناه بریتین لەو کەسانەی کە دڵیان پاک بۆتەوە بۆیە کاتێک کە خاڵێکی بچووکی ڕەش لەم دڵە سپیە گەورەیە دروستە بێت دڵی معنەوی واسەکەین ئەو دڵە ناکە پارچە گۆشتێکە لە دڵی معنەویە کە دروستە بێت ئەم خاڵ ڕەشە زۆر عازێتیەدات چونکە سەرەتان لە خانەیەکی بچووکەوە دەست پێکات و گەشە ئەکات و هەموو جەستاگرێتەوە ئەو کەسان بێت دڵیش بە گوناهەکان وەک تووشی سەرەتان بوو بێت ئاوای لێت بە تایبەتی بۆ کەسێک کە ئەهلی تەقوا و ئیمان و دینداری بێت مامۆستا محەممەد ڕاتب نابلوسی ڕەحمەتی خوای لێبێ نمونەیەکمان بۆ هێنێتەوە ئەفەرمە جارێکیان گەنجێک هات بۆ لام پێیوتم وتی مامۆستا تووشی نەخۆشی سەرع بووم هەر لە مناڵیەوە سەرعم لەگەڵایە واتە فێ زۆر بێتاقەتم ڕۆژی وا هەیە جارێک جاری وا هەیە دوو جار ڕۆژ وایە دوو ڕۆژ جارێک ئەم سەرعە تووشمە بێت و
و زۆر عزیێت مەیە چکە ناوێرم بۆ بە هەندێک شوێن بڕۆم جارێ لە سەر جادەیەکات و سایقیەکە یا ئەم حاڵەتە کە زۆر کەس مبتەلایە بەم نەخۆشی خۆی گەورە شیفای هەموو ئەو نەخۆشانە بە کە تووشی سەرع بوون. ئەڵێ منیشەوە هات بە خەیاڵماوتم تۆ یەک ڕێگە هەیە بیکە بە وەسیلە بۆ خوای گەورە بڵێ خوایکیان من ئەم حاڵەتە ئەەکەم بە وەسیلە بۆ لای تۆ کە تۆ ئەم نەخۆشیم لەسەر لابەری چۆن دەرگای ئەشکەوتەکە کرایەوە لەسەر ئەو سێ کەسەی کە هەر یەکەی خێر و چاکەیەکی زۆر شاراوەی خۆیان یانوت خوایە ئەگەر من فلانشتم لەبەر خاتری تۆ کردووە دەرگای ئەم ئەشکەوتمە بۆ بکەرەوە. ماوەسا نابلوسیش هەڵە منیش ئەوەم پێوتوتم تۆ هەوڵ بە خۆت خاڵی کەرەوە لە هەموو گوناهێک واتە لەم هەفتەوە کە جومعەیە هاتووی بۆ لای من گوێ لە وتاری هەینەکەی منەگری تا هەفتەی ئایندە محاولە بکە هیچ گوناه نەکەیت ئەوە گەورە هەر هیچ بچووکیش تووشی هیچ گوناهێ نەبی. ئەڵێ هەفتەی ئایندە هاتەوەتی مامەسا لەخوا بەزای زۆر باشم ئەم هەفتەیە زۆر خۆم پاراستووە زۆر بە تەقوا بووم وتمە خوایە ئەمە ئەەکەم بە وەسیلە بۆ لای تۆ کەوا شیفام بۆ بنێری چونکە عیلاجم زۆر خواردو و چاک نەبوو. ئەڵێ میش زۆر دڵم پێی خۆش بوو بەس ئەیشترسام خوایە من چارەسەرێکم بۆ داناوە تۆ بڵێ خوا ئەو بکا بە وەسیلە و بە شیفا بۆ ئەم گەنجەڵە هەفتەی دوو هەم هاتەوە بۆ جمعە هەر دڵی خۆش بووتی ماوەسا لەخوا بزابێەوە دوو هەفتەیە تووشی سەرع نەبوو سێ هەم چوارەم پێنجەم بەڵام لە شەشەمانە هاتەوە دڵم بێتاقەت بوو بووی. هەفتەی حوتەم هاتەوە بۆ لام وتی ماوەسا ڕەنگە پرسیاری وەدا دروزوی بۆ هەفتەی پێشوو هاتم وتمارە وەڵڵا تۆڵی ماوەسا هەفتەی پێشوو تووشی چەند گوناهێک بووم یەکسەر سەرعەکەم بۆ هاتەوە جارێکی تر تووشی بوومەوە بەڵام الحەمدوللا ئەم هەفتەیە خۆم هەمتر ساڕێژ کردەوە لە خوا بەزابێ بۆم دروست نەبووتەوە. تۆ پەیمان و عەهدێدەی بەخوا خوایە ئەو شتم بۆ بکە یا ڕەبی من واز لە گوناهەکانێنم خوای گەورە زۆر پێی خۆشە کە عەبدەکانی واز لە گوناه بێنن چکە چارە نووس و قیامەتمان بەسراوە بەو کردوانی کە ئێمە لە دنیایەکەین خۆ هەر بە عەفوی خواییە چینە بەهەشت هەر بە میهرەبانیەکەی ئەڕۆین خۆ بە عەدلەکەی بێ کەسمان ناچینە بەهەشت. پێغەمبەر سەڵام فەرمێ حتا سەحابێ فەرمووی تۆش یا ڕەسوڵ الله فەرمووی منیش ئیلا ئەبێ بەڕەحم و بەزەیی خوا هەمووان بچینە بەهەشت. لەبەرەوە وەرزی ئەوەیە هەموو کاتێکیش وەرزی ئەوەیە کە واز لە گوناه بێنین چونکە تەمەنمانە ڕوات فرسەتی گوناهکردنیشمان نامێنێت و تااقەتی گوناهیشمان هەندێک گوناهمان نامێنێ ئەو ئیمتیحانە تەواوە بێت لەبەرەوە ئێستا بڕیار بە تەوبەی نەسوح بکە و ئیقدام بکە و بچۆرە پێشەوە لە خزمەت پەروەردگارە و بەینی خۆت و خوا خەڵک ناخەڵک بزانێ بەینی خۆت و خوا تەوبەیەکی ڕاستەقینە ئەنجام بدە. مامۆستا ڕەنگە پێت خۆش نەبێت بەعزی ئەزمموی خۆتە لێ بپرسم بەڵام ئێمە پێم وای خۆشە لەبەرەوەی موسڵمانان ئیسفادەی لێەکەن باسی شتێکە بۆ کردم کە ئیشە کردووە لە بینایەکە کۆمەڵی خەڵکی لێ بووە هیچیان نوێژیان نەکردو بەسەرەوەی کە دانیشتویت و دووسێ کەلیمە باسی خوارد بۆ کردنەوە چۆن بوو بەسەر هاتە؟ وەڵاهی مامۆستاگیان ئینسانی موسڵمان دامە ئەبێ خەمی دینەکەی بێ ئەگەر پێغەمەری خۆش بێ ئەبێ عەبدەکانیشی خۆش بێ بۆ ئەوەی سو کە خەم و هەمی پێغەمەری خوا صلی الله علیه وسلم عەبدەکانێتی نابێ وەکو خەڵک بین عەبدەکانی خوای گەورە عەبدەکانی لە ئومەتەکەی پێغەمبەر نەقلی فاسق و فجور و ئەمانەیان کەین ئەبێ دەستیان بگرین ئەگەر ئێمە پێغەمبەرمان خۆش بێ صلی الله علیه وسلم ئەبێ دەستی ئومەتەکەی بگرین ئەبێ یارمەتی بین دراوسێتە ڕەفیقتە هەر کەسێکتە بۆ نمونە ئەو برادرانە کە من لەسەر بینایە بۆ ئیشم مەکرد کۆمەڵی خەڵکی لێ بوون نوێژیان ناکرد منیش وتم باشە ئەمە فرسەتی منە بۆچی شتێکیان پێ نەڵێم باسی قیامەتیان بۆ بکەم باسی نوێژیان بۆ بکەم خۆ لە ڕۆژە قیامەتە یاخەمەگرن ئەڵێ چەند ڕۆژ لەسەر بینایە بووین تۆ بە هیچ باسی هیچ نەکرد بۆ ئێمە نشتە ناسینەوە مەجموعە نەخێرنەوەڵا نەمبینی بوون ئێتە منیش چووم وتم با لە پێشەوە یعنی عملێکم هەبێ پێشەوەی کە قسە بکەم چونکە قسە زۆر ئاسانە بەس بە عملی تۆزێ ناڕەحەترە تەطبیقاتی ئەم شتانەی کە لەسەرت واجبە و ئەبێ بیکەی ئەبێت تەسحیحی لەگەڵا بێ منیشتم مریشکێکی سوورەگرام بۆ کڕین و هەندێک زەڵاتە شتم هێنا و نان و دۆ و ئەمانە وەستاکە زۆر عەجیبی لە یادوتی
ئەمە بۆی کێ بۆ خۆتەوەڵا بۆ ئێوە مێناوە ئیتر زۆری پێخۆش بوو دانیشتن لە ئەسنای ناخواردنەکە ئیتر باسی ڕەحمەت و بەزەی میهرەبانی خوان بۆ کرد کە خوای گەورە چەند بەسۆز و چەند بە میهرەبانە بۆ ئەم عەبدانێ پێغەمبەری خوا چەند دڵسۆزە بۆ ئومەتەکەی بڕواکە مامۆستا ئەو قورئانە یعنی حاڵەتێک گرتینی دەستیان کرد بە یەک گریانێک یعنی زۆر زۆر عەجیب یەکێکیان تیا بوو یعنی فرمێسە هاتە خوارە لەگەڵ پارۆکەی هاتێکەڵە بوو وتم وەڵڵاهی داوای لێبوردنتان لێ یەکەم من نەمزانی یعنی بەو شێوەیە متەئەسیرە بن ئەگینا ئەم خستە دوای نانخواردنەکەەوە بەس وتم دوای نانخواردنەکەی هەڵەسین ئیشەکەمانەکەین با تەخیر نەبین کوڕەکە وتی وەڵڵاهی هەتا ئێستا ئێمە گوێمان لە قسەی وا نەبووە یعنی لەگەڵ کۆمەڵی خەڵکێکان ئەسڵەن باسی خوا پێغەمبەری تیانە کورە باسی نوێژی تیانە هیچ شتێکمان ئەوەی کە بیستومانە شتێکی هاکەزاییمان بیستۆ بەس هەستەکەین ئەمە ڕۆحی ئەو شتەیە کە تۆ باسی ئەەکەی ئەمە تۆ باسی ڕۆحەکەت کردووە بۆیە ئەوەنە تەسیری بوو بەیانی هاتمەوە سەیرەکەم هەر هەمویان دەست نوێژ هەڵەگرن و نوێژەکەن دەستیان کرد بە نوێژکردن هەتا پرسیارم کرد لە وەستایەکێکیان وتی وەڵای ئێستا ژەو کوڕە هەر بەردەوام هەر نوێژەکانیەکە بەڕاستی ئەمە جۆرێکە لە دڵسۆزی بۆ پێغەمبەر لە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە نابێ ئومەتەکەی بە چاوێکی سووک یان بڵێن بۆ نمونە تووشی گوناحیکەین ئێستا ئەو ئافرەتانە ڕۆژانە کە ئەچنە بازار ینی ئەم ئومەتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەم دەست بەهێنە و دوعایەکە کە نەچنە جەهەنەم ئەم بەواقعی بە عەمەلی تووشی گوناحیانەکە لەولا شەڵە پێغەمبەری خوام خۆشەوێ مامۆستا ئەگەر بچی لەسەر ئەو بابەتەش کە جاری وا هەیە کەسێک ناتوانێت عیبادەت بکات بەهۆی گوناهەوە ئەیگرێت بەتایبەتی گوناهی ڕەنگە زۆر حسیبی بۆ نەکەین ئیتر لە مۆبایلەکەیە لە دەرەوەکو بازار جەنابەت فەرمووت لە ئەم لاولا لە دایرەکەی خۆتە ئەویش نەزەرە واتە سیرکردنی نامەحرەم بە حرامی چکە هەر بۆ مەحرەمە بێت تۆ سیر بکەیتەوە بێت سەر هەڵ نەبڕی پیا و بێژن لە ئاستی نامەحرەمە نەزەر چ وێرانیەک بۆ دڵی ئینسانی ماندارە دروستەکات بۆچی تااقەتی ذکرت نییە کە زۆر نەزەرەکەی تااقەتی نوێژن نییە ئەزمون هەیە شتێکت هەیە لەو بارەوە کە کاریگەری ئینسانی مسلمان ئەگەر هەنگاو بەرەوخوا بنێ شتی زۆرە بینێ بەس هەنگاوی هاکەزایی نا هەروە سەدحی یعنی بچێت بە ئاسۆیینە بەباری عمقیشە لە قوڵایی زیکرەکان لە قوڵایی گوناحەکانیش بکۆڵێتەوە ئێستا بۆ نمونە ئێمە گوناحی زۆرمانەیەکە ئینسان لە ناو ئەبا ڕیامانەیە زینامانەیە قەتڵمانەیە ڕێبامان هەیە یعنی ئەمانە هەمووی کۆمەڵە هەمووی ئەمانە هەموو شتی حرامن بەڵام بۆ کەسێکی مسلمان ئەمانە ناکە بەڵام کۆمەڵی شتی تری هەیە کە گوێی پێنایە ئیمانەکەی یعنی سیرەکەی هەر لە شوێن خۆیەتی هەفتا ساڵە نوێژەکە ئێسش لەزەتی ئیمانی نەبینیوە لەزەتی هەیە ئیمان مامۆستا زۆر زۆر عجایب ئێستا من لە بەعزە شتی خۆمم هەیە کە ئەگەر ئێستا بێڵم لەوە چێ هەندێک کەس بڕوانەکە یعنی لەزەت و تام و چێژێکی خۆی هەیە هەر لە حەدیسەکانیشە خۆ پێغەمبەر بە ئاشکرا صلی الله علیه وسلم باسیەکە کە ئیمان لەزەت و چێژی هەیە هەتا نەگەی بەو لەزەتەش خۆش یعنی تێ ناگەی عیبادەت خۆش چەند نمونەیە باس بکەی مامۆستا وەڵڵاهی ڕۆژێک یعنی من لە شوێنێکە هێنمە کرد تەلەفۆنەمە کرد بڵێن بۆ نمونە کاریگەری گوناحەکە لەسەر ئیمانت ئینسانی مسلمان کە نوێژی کرد پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم الصلاة معراج حدیثە وانە معراج المؤمن باشە کە ئەفەرمێ معراجی مؤمنە یعنی جۆرێکە لە بەرزبوونەوەی ڕۆح ئێستا من لە نمونەیەکە ئەمەد بۆ باسەکەم کە چۆنیە دانی لە شوێنێکە تەلەفۆنەمە کرد
بەبێ ئاگایی ینی سیرەکەم کە هۆشم هاتۆ بەخۆما سیرەکەم سەیری ئافرەتێ ئەەکەم کە پێشتر کە لە کاتی ئەسنای تەلەفۆنەکە من چاوم لەو نەبوو ینی زهنی لای ئەو نەبوو بەس چاو لەسەر نەبوو بەس چاوم لەسەری بوو کە هۆشم هاتۆ کە سەیرم کرد سیرەکەم ئافرەتەکەش سەیری منەکە بڵێن چۆن ئەڵێ ینی ئەڵێ من لە دڵی خۆماوتم ئەم ئافرەتە ئەڵێ ئەم کابرایە ئەڵێ ئافرەتی نەبینیوە یعنی ئەوە نە بەو شێوەیە سیرەکە بەس من لە ئەسنای تەلەفۆنەکە دەقەم پێچوو من هەر چاوم لەسەر ئافرەتەکە بوو بڕواکە مامۆسا یەک دانەمانگ لە زەتی نوێژم نەکردووە نەمزانیوە چی موتووە ئەمە نە تەئسیرێکی ئەمقی هەبوو کە ئەمە شتێکیش بوو لە دەسەڵاتی خۆمان نەبوو بڵێم بە ئەنقەس ئیشەکەم کردووە بەڵام خوای گەورەکە کە تۆ نزیکە بیتۆ لە خوای گەورە بە جەستە و بە ڕۆح ئەبێ پاکبی ئەگەنا ئیسفادە لەو عیبادەتە ناکەی ئیسە هی وا هەیە ئەڵێ من لە نوێژە خەیاڵ مەڕوا لە زیکرا هەر خەیاڵم ئەڕوات ئەو بەچی چارەسەرە بێت وەڵی مامۆساگیان من بە تەجروبەی خۆم هەر کاتێ تووشی گوناحێ بوو بووم نەمزانیوە عیبادەت لەزەت و تامی چیە ئێستا بۆ نمونە باسی ئەو حاڵەتی خۆمم کرد ئەچوومە نوێژەکەەوە جاری وە هەبوو زۆرم لە خۆمە کرد کە دڵم نەڕوە دڵم حزوری هەبێ لە نوێژەکە پەروەردگارە بەڵام لێرە شتێکی تر هەیە دڵیشی حزوری هەبێ ئایا خوای گەورە ڕوبەڕووی تۆیە ئایا خوای گەورە حزوری تۆ لە حزوری خوایت خوای گەورە سەری تۆکە حزوریشی هەبێتۆ لەوەچە ئەو حزوری نەبێ تۆ فەرامۆش بکات تۆ فەرامۆش کراوی جا بە چیا ئەزانی کە فەرامۆش کراوی با دڵیشی لای نوێژەکە بێ سیرەکەی لەزەت لە نوێژەکە ناوین ئەو لەزەتەی نییە جاری وا هەیە برادرم بووە توێتی کە نوێژم کردووە لە ئەڵڵاهو ئەکبەرم کردووە لە دوور کاتە لە سەعات 12 شەو بانگی بەیانی فەرمووە دوور کاتم کردووە دوورکە یعنی ئاگام لێ نەبووە کە من خەریکی چی بووم یعنی چەند کاتم لێ ڕۆشتووە لە هەچی قورئانم لەبەر بۆ خوێندوم یعنی مانوو نەبووم یعنی ئەگەر ئینسان گوناه نەیگرێت هەست بە مانووبوونی عیبادەت ناکە بە هیچ شێوەیە یا پێی نازانی چەند لەزەتیشی هەیە کە تۆ لەزەتی هەبوو شتێک حەز ناکەی بەجێ بڵێت ئێستا یعنی زۆرشت هەیە بڵێن ئەها نان خواردنێ لە کاتێک برسێتیە کە نانەخۆی لەزەتێکی هەیە بەس لەزەتەکەی کاتیە ئەگەر ئەم شتە بەردەوام بێ لەزەتەکەی تۆش بەردەوامی لەگەڵە تۆ لە ئەسنای نوێشکردنەکە ئەمەە یعنی دڵ لای خوایە ئەمەە لە حەزوری خی گەورە بە جۆرێ وەساوی کە ئەمەە خۆشی و دڵ فەرحیەکی تایە یعنی حەز ناکەی بەجێ بێڵی جاری وایە ئەو برایە وتی جارێکیان نوێژم کردووە ئەوە نەوەستاوم ئەوە نەوەستاوم هەتا ناو خەدم بۆ خوارۆ نەمزانیوە کە بە خۆمۆیە ئەوە نەماوەتەوە ئەوە نەماوەتۆ بە پێوە ئەڵێ کە ئەمویست سوشدە بەرم هێندە ڕەکوع بەرم دڵم ناهات کە وەجهم لە وەجهی خوای گەورە دوورکەوێتەوە ئەڵێ لە دڵی خۆم ئاوتم ئەی خوای گەورە قەسەم بە عزت و جەلالی خۆت بەو جوانەیە کە منت ئاواکە من کێش کردووە لە بەردەم خۆتە واللهی ئەگەر نوێژەکە ئەوەی تیان نەبووە کە ئەبێ ڕەکوع بەرم ئەبێ سوژدە بەرم یعنی خۆم نەئەچەمانەوە لەبەر خۆشی ئەو لقایی کە لەگەڵ دروست بووە لەگەڵ تووە ینی جارێکیان من خۆم شەوێکیان یاری بوو 90 دقە دانیشتم بە دیار یاریەکەوە درەنگ بوو شەو تا 12 پێچوو کە هەستام نوێژی ئیشا بکەم شەیتان هادووتی کورە درەنگە و بەیانی دەوامت هەیە و نوێژەکە زوو ببڕەرەوە با بڕەوە ئەمانە بۆ شەوێکی تر درێژەی بەرێ منیش وتم شەرد بێ واد لێکم
کە تۆ 90 دقه لە بەدیا تۆپێک و دانیشتووی ئەتەوێ بە 2 دقه لە حزور خوا منیش لەو کاتە ئەو کاتە هێن بوو دنیا گەرم بوو خەڵم و بەڕێدەشتی دەبوو کارەبان نەبوو لەسەربان بووم ئیتی کە وەستام ئەوەنە وەستام تا یعنی تمانوو بووم بەڕاستی بەیانی ئافرەتێک بوو دراوسێمان بوو خاوەن پێداویستی تایبەت بوو هاتە بەر دەرگاکە تەقەی لێ سیرەکەم بە گریان و هات وتی کاک فڵان کە دوتم بڵێ هاتووم دوعای خێرم بۆ کە وتم بۆ وتم من خۆم لە تاوانە غەرق بووم دوعای چی بۆ بکەم وتی نەوەڵا من ئەم شەو لە گەرمە هاتیونەتە سەربان ئاگام لێ بوو کە تۆ نوێژ دەکرد چۆن وەستا بووی ئەمۆ هەر گیانێ دەرچووە لە عینەکە منیش دەستم کرد بە گریان وتم وەرەوە من خۆم تاوانم کردووە من عقوبەی خۆمم ماوە ئەوە نەک ئەوە نەپیاوی چاک بووم کە ئەجا بەڕاستی مامەسا ئەم تاوانانە کە ئینسان ئەیکا دڵی خۆی پێغەمبەری خوا فەرمێ نەزەر یەکێکە لە سەهمێکە لە سەهمەکانی شەیتان بەس ئەم مسلمانە یعنی زۆر گوێ بەو شتانە نایە ینی ئەڵێ شتێکی هاکەزایی بۆ وتووە لەگەڵەوە ئەمە حەدیسە لە بەعزی حەدیسێکە بۆ نمونە ئەفەرمێ ڕیشی بێڵە ڕۆیە ئاوا بکە سەیرەکەی زۆر متەمەسیکە پێوەی بەڵام سەیرەکەی بۆ نەزەرەکە کە دنیا و قیامەتی پێوە بەندە زۆر گوێ نایەتە تێکەڵی خەڵگەکە پێکەنێ بەدەم ئافرەتەوە یعنی زۆر جار بڕواکە برادێرە وتی من 12 ساڵ دراوسەیەکم هەبوو 12 ساڵ دراوسێم بوو وتی ڕۆژێ مەرحەبای کردم کاک فڵان کەس خێزان و چۆن ئەمانەوت وڵی دادەیان ناناسم وتی چۆن نامناسی من خێزانی فڵان کەسم ئەی تۆ نهاتووی بۆ ماڵمان ئەی تۆ ئێمە نامانە خواردە بەیەکۆ ئەی تۆ من نەهاتوم بۆ ماڵتان وتم واللهی من داوای لێبوردنی لێ یەکەم بەو خوایە یعنی ئەوەنە سەرنجم نەداوەتە بزانم ڕنگ و شێوە شکڵت چۆنە ینی بەڕاستی ئیماندار ئەبێ وابێ نەڵێ ئەمە خۆ من دڵم پاکە و ئەم شتانە ئەو نقطەیە کە ئەو بەجێ هێشت ئەو نقطە وردە ئەم نقطە زیاکە هەتا ڕەشەبێ دڵی بەڵام ذکر و عیبادەتەکان وا ئەکا لەو دڵە وردە پاکی ئەکات و ئەمی زەحمەتێکی یعنی زۆری لەبەرەوەی تۆ گوناحەکە نەکەی باشترە لەوەی هەتا زەحمەتێکی زۆر بچێژی بۆ پاکردنەوە ئافرەتێکی مەغریبی مسلمان کە خەڵکی وڵاتی مەغریبی عەرەبیە ناوی لێلایە ئەم ئافرەتە خۆی باسی ئەزمموی نزیکبوونەوە لە مردنی خۆی دەکات کە 2 جار ئەزمونەکەی بینیوە ئافرەتێک بۆ زۆر مەغرور بووە چکە جوان بووە زۆر ئافرەتێکی جوان وەکو خۆی باسیکات و ئەڵێ من سەرسامی جوانەکەی خۆم بووم و تووشی غرور و سەرکەشی کردبووم بیرم بەلای دین و ئیمانەکەمەوە نەما بوو تووشی هەڵەی گەورە بووە ئەم ئافرەتە ئەڵێت ئەزمموی یەکەم لە نەتیجەی ئەوەی کە تووشی نەخۆشی سەرەتان بووم ڕۆشتمە فەڕەنسا تا عیلاجی خۆم بکەم لەوێ لە نەشتەرگەریە ئەم ئەزممونە بینێت هەڵە بەڵام لە ئەزممونەکەیە کورت بوو هەرو نەبوو کە گەیشتمە ناو تونەیەکی تاریک لەوێ جیهانێکی زۆر خۆشم بینی زانیم کە من ئەبێ بگەڕێمەوە چکە قەدەری خواوا بوو کە من نەمردوم و ژیانم لە دنیا ماوە زۆر پاڕامەوە لە خوا کە بمگەڕێتەوە بۆ دنیا پیان وتم خی گەورە فرسەتێکی ترەیە بە تۆ کە بگەڕیتەوە بۆ لای مناڵەکە تا بە خێوی بکەیت چکە تەنیا کچێکی 12 ساڵانم هەبوو دوای خۆم ئەمزانی کە ئەفەوتێ چکە باوکیشی نەما بووە فاتی کردبوو بەهۆی ئەوەی کە ئەزمموی دووهەمم کرد لە هەمان حاڵەتا کە نەشتەرگەری تری بۆ کراوە هەڵە بەڵام لە دووهەما زۆر قوڵ ئەزممونەکەم ئەنجامدا لەوێ بینیم کە گوناهەکان ئینسان چۆن هەپرونەکە لە قیامەتە بەبێ ئەوەی بمرێت بردمیانە شوێنی سزا و تەعزیب بوو کەسانێکی زۆر گەورە و عیملاق و زەبەلاح مەخلوقاتێکی وا کە نازانم مەلائیکەی عەزاب بوون هەرچیەک بوون هەرچەند مەکرد سەری و دەم و چاویم نابینی کە سەرم هەڵەبڕی ئەممەنە بەرز بوو ئەوەنە عیملاق بوو بەس دەستی و قاچەکانی دیار بوو لێمەوە ئەمانە سزای ئێمەی بچکۆلیانەیە هەموو دەرگایەکی دۆزەخ تایبەت بوو بە جۆرێ لە گوناه ئەو دەرگای منیان بۆ بەر دەرگای خوا بەناوان باز زینا بوو
گیرۆدەبوون بە داوێن پیسی و فاحیشە و خراپەی بەینی ژن و پیاوی نامەحرەم. لە برەوەی من کەسێکم خۆشویست ئەم ئافرەتاڵێ و ئەو کەسە لەگەڵ ئەو کەسەیە تووشی ئەو گوناهە گەورەیە بوو و دواییش هەر خیانەت بەو جۆرەیە ئەو کەسانی کە لە ڕێی خیانەتەوە بە یەکەکەن خیانەتیش لە یەکەکەن. لەبرەوە ئەو کەسە وازی لە منیش هێنا و دوور کەوتەوە لە من دوای ئەوەی کە تووشی ئەو گوناهی کردم. ئەمە ئافرەتاڵێت ئەو مەخلوقاتە گەورەیە ئەو مەلائیکەیە ئەمەی پێوتم، پێی وتم دەسە سڕەکەت دەربێنە. منیش پێم بوو زانیم شتێکم پێە کە دەرم هێنا وەک نامەی ئەعمال وا بوو. ئەو لاپەڕەی کە کرایەوە لاپەڕەیەکی زۆر پیسی بۆن پیسی زۆر ناشین بوو. بۆم دەرکەوت ئەو دەسە سڕەی کە پیشانیاندام بریتی بوو لە لاپەڕەی گوناهەکان. ئەو لاپەڕەی کە بۆ من کەوتە بەرچاوم زۆر قێزەون و پیس و بۆن پیس بوو کە بۆنی فەساد و گوناه و زینای لێ هات. لەو دەرگایەشە کەس دەرناچێت خاوەنی و گوناهە بێت بە مەرجێتەوە بە یەکجارەکی نەکردبێت وەخوا تەوبەکەی لێ قوبوڵ کردبێت. لەبەرەو خۆشەویستان پێم خۆش بوو کەمێک لە ئەزمونونەکەی ئەم ئافرەتە کە گەڕاوەتەوە تەوبەی کردو و سپاس بۆخوای گەورە خۆی باسی خۆیە کاتەم ئافرەتە کە ئەڵێت من بە یەکجاری تەوبەم کرد ڕجاءەن بە گوناهەوە مەڕۆنە قیامەت، بە گوناهی گەورەوە مەڕۆنە بەرزەخ. واللهی گیرێکە خۆن هیچ کەس ڕزگارتان ناکات. تا ئەگەر گوناهە نەبێت یا گوناهە کەم بێ مەقامە پێی بەرزە بێتەوە، نەکەوەی کە ساڕێژی برینێ بکە کە گوناه دروستی کردووە. بەتاکید مامۆستا ئەم دینە سبحان الله هەتا نزیک بیتۆ لێ هەتا نزیک بیتۆ لە خوای گەورە لە چۆنیەتی عیبادەتکردن تۆ کەم و کورتی خۆتە بۆ دەرێت. هەتا واد لێ من لەم شەوانە شتێکی مامۆسایەکم بیست ئەفەرمێ وتوێتی من مریدەکانی من ینی وام پەروەردەکردن وا تەقوادارن کە لە ڕۆژی قیامەتە یەکی 25 کەس لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەفاعەت بۆ بکە. شەفاعەت بۆ 25 کەس بکەن. بەڵێ وابزانم حەسەنی بەسریە بێ ئەفەرمێ من مریدەکانم وا پەروەردە کردووە کە بچنە شوێن ئەوانەی کە لە ناو جەهەنەمان. یعنی ئومەتی ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئەوەنە بەڕەحمن ینی بچنە شوێن ئەوانە جەهەنەمیەکان و ئەوان دەربێنن دەرەوە. ئەنجا ئەمە لە چیوە دروسە بێ؟ هەموو لە عیبادەت و لە تەقواوە دروسە بێ لە خۆپارێزی لە گوناه و بەڵێ بەتەئکید یعنی ئینسان کە گوناه بەرەکی گرت ئیتر تام لە عیبادەت و لە خۆشی عیبادەت ناوینێ میعراجیشی نییە. بۆیە لە یەکێ لە سەحابەکانە فەرمێ هەر نازانم زۆر ئەم شتە متەداول لە بیستوماناڵێ هەر کاتێ کە من بڵێن لە کاتی چوومە نوێش خاچی ویسوانە ببڕن با من بچمە نوێش ئەنجا ئێوە قاچی من ببڕن. ئەم حاڵەتە ئەچێتە میعراجەوە بەرزە بێتەوە لە ڕۆحی لە جەستەی یعنی بەتەواوەتی بێ ئاگا بێ کە بێ ئاگا بوو لەو کاتە ئازاری جەستەیی نامێنێ. بەڵێ مامۆستاگیان ئێمە زۆر خۆشحاڵ بووین بەڕاستی کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕات ناپێمە خۆش زۆر زیاتر لەسەرم بابەت و ئینشاڵڵا لە ئەڵلقەی ترا پشت بەخوای گەورە بە ورتر و بە قوڵتر لەسەرم بابەتە زۆر وردانەوە زۆر زەڕورانە قسە باسەکە ئینشاڵڵا زۆر سوپاسی ژانتانەکەین خۆشەویستانم ئەم ئەڵلقەیە زۆر زیاتر هەڵەگرێت کە قسە و باسی لەسەر بکەین بەڵام ئەم نمونانەی کە لە خزمەتە مامۆستا بەڕێزە و برای بچووکتان کۆمەڵشتوان بۆ باسکردن ڕەنگە کافی بێ بۆ ئەوەی کە دامان بشڵەکێنەوە بترسین لە هەیبەت و داسەڵاتی خوا و بگەڕێینەوە تەوبەی نەسوح بکەین حتا زیاتر ئیماندارتر بی زیاتر تەوباکەی زیاتر ئیستیغفارەکەی هەموو ڕۆژێ زیکر و تەسبیحاتێکی زۆر بکەن قورئان بخوێنن سورەتی ئیخلاص بخوێنن قل هو الله ئەحەد سورەتی فاتحە زۆر بخوێنن ئایەت الکورسی زۆر بخوێنن تا خوای گەورە پاکمان کاتەوە لەو گوناه و تاوانانەی کە لە ژیانی ڕۆژانەمانە تووشیان نەبین و دا بچڵەکەین و کە
کەمترین گوناه بەرین لەگەڵ خۆمان بۆ قیامەت ئینشاء الله هیچی چیان نابین و پاکە بینەوە لە گوناه. تا ئەڵلقەیەکی تر و بێگەشتنەوەکتر بەخوای گەورەتان ئەسپێرم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتان لەگەڵ ئاسا.